دەسپۆرت مەگەزین هەمیشە گرنگیمان بە بابەتی مێژووی یاوە لە وەرزشدا. مێژووی وەرزش چۆن گەیشتووە بە ئێستا؟ خاوەنی چین لە مێژوودا لە وەرزشە؟ هەمیشە دەسپۆرت مەگەزینەوە سەرچاوەکانمان بۆ هێناون ئاماژەمان پێیا وەکو ئەم جارە کە لە سیمینارێک لە شاری هەولێر باس لە مێژووی وەرزشی خانمانی کورد دەکا کە سەرۆکی ڕێکخراوێک ئاماژە بۆواکە 1500 ساڵ پێش زاین خانمی کورد وەرزشی ئەنجام داوە. لە چوارچێوەی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان سیمینارێک بە ناونیشانی مێژووی وەرزشی خانمانی کورد لەلایەن ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان و ڕێکخراوی میتان بۆ پەرەپێدانی میدیای وەرزشی ڕێکخرا. لە سیمینارەکەدا باس لە گرنگی وەرزش کرا بۆ کچان و ژنان و گرنگی وەرزشیان بۆ کۆمەڵگا دووپات کردەوە. هاوکات باس لە مێژووی وەرزشی ژنانی کورد کرا کە بۆ زۆر لە مێژ دەگەڕێتەوە. بە جۆرێک زاگرۆزنانەکەلی سەرۆکی ڕێکخراوی میتان دەڵێت 1500 ساڵ پێش زاین ئافرەتی کورد وەرزشی کردووە. یەکەمین ئافرەت یەکەمین ژن خانم لە سەرەتای بوونی مرۆڤایەتەوە کورد بە وەرزشی دەست پێ کردووە. بەڵگە و دیکۆمنتەکان لەو راپۆرتێدایە و پێش یۆنانەکانیش کوردەکان وەرزشیان کردووە. ئەوانە هەموو بەڵگەنە بەڵگەی پارەنینە بەڵگەی مێژووینە شانازی لە بۆ ملەتەکەی خۆ دەگەڕێتەوە. بەڵام من ئەو سیمینارم لەسەر دوو ئەساسی دەست پێ کردەوە. یەکەمیان خۆماڵیکردنی وەرزشی کوردی لەو خۆمان، دووەمیان خانمان خۆتان مشوری خۆتان خۆم بە دوای مێژوەکەی خۆتان دابگەڕێن. ئەوە منم لەوانەی برایەکتان بم دەتوانم بە دوای دەکەوم بە شانازیەوەش، بەڵام دەبی لە ئایندە بە خۆتان ئاڵایەکە بە خۆتان هەڵیگرن چونکە شانازیە لە بۆ ئینسان بتوانانی بڵێ لەوانەیە ئێستا زۆر باز لەوە دەکەن بەڕێزان دەڵێن خانمەکانی خۆمان لە ساڵەکانی 1970 یان 1970 دەستیان بە وەرزش کردووە. من لێکوانە پێتان دەڵێم 1500 ساڵ پێش زاین ئافرەتی کورد وەرزشی کردووە بە بەڵگە و دیکۆمنتەکان تا پێش هەموو نەتەوەکان لە بۆی لە ناوچەی زاگرۆز لاکەی مرۆڤایەتی بووە لێ مرۆڤ دەست پێ کردووە لێ ئافرەتی کورد لەگە پیاوەکان وەرزشی ئەسپ سواریانەشیان کردووە و یەکێکی لەوانە کە هەرە توانێتی وەرزش بکە و ملەتەکانی هەموو ئەوەندە گالیسکیان دانێ عەرەبەیان دانێ کەوەش پێ بکەن خاتون نیڤریتیتی بووە کە ئەسڵی میتانی بۆ 2500 ساڵ پێش ئێستا لە بری ئەوەی ئەوان بدەنە دایتیانە فیرعونەکان تەڵان وەکو دەڵێن خاتون نیڤریتیتیان خواستۆ بوتەیەک لەو ئافرەتانێک کە بتوانێت بێتە شانازی و گالیسکەیەک دروستکات لە بۆ وەرزشی کوردی و ئێستاش مێژوەکەی مایەتەوە لە تەل عەمارنا لە مەنتیقەی قاهیڕەیە لێوەندەر ئێمە کۆنجمەنی باڵای خانمان پشتگیری خۆمان دووباتەکەینەوە بۆ وەرزشوانان بە شێوەی گشتی و لەناو وەرزشوانانیش وەرزشوانانی خانم چه وەکو ڕاهێنەر بن چ خۆیان وەرزشوان بن چ لە پلە و پایەی حکومی یاخود لە ڕێکخراوەکانە ئیش بکەن. لێرەوە باس لەوە ئەکەم لەوانەیە باگراوندی وەرزشی من وای کردی زۆر حەزم لێ بیت لەوەی کە پشتیوانی وەرزشوانان بم، بەڵام لە هەمان کاتیش هەست دەکەم هەر گەلێک ئەگەر لە وەرزش دوور بیت گەلێکی تەندروست نییە. من بە گەلێکی تەندروستی نازانم، بۆیە وەرزش ئەساسی ئەوەیە تۆ فکرێکی و بیرێکی تەندروستت هەبی. وەرزش ئەساسەکەی ئەوەیە تۆ بتوانی لێبوردەیی و تەسامح و لێکتێگەیشتنت هەبیت. بۆیە پێم خۆشە زیاتر لەوە لەگە یەکتر هاوکار بین و هەوڵی ئەوە بدەین کە خانمانش بتوانن بڕیار بەدەست بن لەو شوێنانەی کە پەیوەندیدارن بە لاوان بە وەرزش بە ڕۆشنبیری. خانمانی کورد هەر لە دێر زەمانەوە شام بەشانی هەموو بوارەکانی تر لەگەڵ پیاوانیان لەگەڵ هاوسەرەکانیان هاوکار بوون بۆ بەڕێکردنی ژیان و پێشخستنی بارودۆخیان. یەکێک لەو بوارانە بێگومان بواری وەرزشی بووە. ئەگەر لە ڕووی مێژوویەوە سەیری کەین سەیری وەرزشی ئافرەتان بکەین
دەتوانین بڵێن مێژووی ئەنجامدانی وەرزشی ئافرەتان کە سەرەتا ڕێک نەخراوە لەوانەیە وەکو شێوەیەکی با بڵێن میلی و کللتوری پێوە دیار بێ لە سەدەکانی پێش زاینەوە دەستی پێ کردووە چونکە ئافرەتانی کورد هاوشانی پیاوان سوارچاچیان کردووە سوارچاچی بەناوبانگمان هەبووە لە مێژووی کووردا کە بەڕاستی ئەوانە جێگەی شانازین